پیاوێکی وەکو ئیبن مبارەک خوای لە ڕازی بێ فەرمێ ئیبن مبارەک یەکێ بوو لە عالمە گەورەکانی تابعین ئەو نە پیاوێکی گەورە بوو کە وەسفێکەن ئەڵێن لە ئاشتی سەحابەکانی پێغەمبەری خوایە بوو صلی الله علیه وسلم بەس تەنها ئەوەندە بوو پێغەمبەری خوای نەبینی بوو بە خزمەتی نەگەیشت بوو ئەو نە وەسفێکەن ئەڵێن بۆ ئەڵێن چونکە عالمی وا لە سەردەمی خۆیان کەم بوو وە کابرایەکی زاهیدیش بوو دایمە بە ڕۆژوو بوو سبحان الله وە کابرایەکی خێرکەریش بوو خێرەکەشی بۆچی بێ باشە ئەزان خێرەکەی ئیبن مبارەک بۆچی بەکارەهاو چێزانێ یەکەم شت لە چیا بەکارهێنا لە عولەمایانە بەکارهێنا دووەم لە تەڵەبەی عیلم و حوجرەکانە بەکارهێنا ئەی بە ئەمانە پێ بگەن عیلم لەناو ئوممەتان نەپشڕێ دایمە کاسبیە کرد خزمەتی ئەمانی پێ کرد اینجا دووەم ئیدا بە خەڵکی عابید و زاهید و لە خواترس اینجا سێیەم جار ئیدا بە فەقیر و خەڵکێکە پێویستی پێی بوو فەرمێ ئەو نە پیاوێکی عابد بوو هەموو ساڵێ حەجێ کرد ئەو ساڵی حەجی نەکردا چوو بۆ جیهاد کە خەڵکەکەی ئەبد بۆ حەج تاوان باوکی کابرایەکی تورکە دایکی ئافرەتێکی خوارزمیە فەرمێ کە خەڵکی ئەبد بۆ حەج ئەیوو خەڵکی نەبێن پارەکانتان بێن بیکە ناو سنووقەوە ڕەحمەتی خواتان لێ بێ پارەکەی پێێنان هەر هەمووی خستە ناو سنووقەکەوە لە سنووقەکەیە دایەنە کاکە هەریەکە و ڕەحمەتی خواتان لێ بێ نایە خۆی لەسەر پارەکە بنووسێ نایە خوان لەسەر پارەکان با بڕۆین یەڵڵا ئەیان بردن بۆ حەج جوانترین ئەسپیانێ جوانترین حوشتریانێ ئەچوونە مەکە حەجیانە کرد ئەی ڕەحمەتی خواتان لێ بێ هەدیە مە ماڵ و ناڵیش بکڕن بێتانە چی هەدیەشی پێکڕین ئاهاتن بۆ مەدینە ئەی ڕەحمەتی خواتان لێ بێ هەدیە نەکڕێ و هەدیە بکڕێ لێرە خۆشترین خواردنی دەخواردیان ئاهاتنە بەغدا لەوێ مەرکەزی تیجاری بوو ئەیان و هەدیەکەیان نیشتان لێرە بگرن کە ئەگەیشتنەوە ماڵەوە ئەنجا هەموو حاجیەکانی بانگە کرد ئەی ڕەحمەتی خواتان لێ بێ داوەتی منن وەرن ئەڵێ حەچی مالەذەوە تا بە خواردنی بۆ حازرەکردن یەکی دەستەجلێکی جوانیشی بە قیاسی خۆیان نەدانێ کە ئەو ساڵە حەجیان کردەبوو دوای ئەی فەرموو هەر یەکە و سنووقەکە بکاتەوە بزانە پارەکەی چەندێکی لێ ڕۆیشتووە چەندێکی لێ سەرف بووە پارەکەی خۆی هەڵگرێ کە پارەکەیان دەرێنا لە سنووقە سەر ئەیانوت عەبدوڵای کوڕی مبارەک خۆ پارەکە وەکو خۆیەتی هیچی لێکەم نەبووە ئەی نازان ئێوە پارەی حاجی بەرەکەتی تیەکەوێ هەموو پارەکەی دانەوە هەموو مەسرفەکەی خستە سەر شانی خۆی الله ئەلە جارێکیان چوو بۆ حەج لە ڕێگا مریشکێکیان مدارەوە بوو لێ بەجێما خستیان ناو تەنەکەی خۆڵەکەوە ئەلێ دواکەوت لە قافڵەکە کشێک هات دەستی یایە مرێشکە مدارەوە بکەوت خستێ ژێر عەباکەی بردێ ژوورەوە ئەلێ چوو بە دوایە کە سیری کرد وتی ئەو کچم ئەو نازانی مدارەوە بۆ مدارە و حرامە وتی ئاخر مامۆستاجان بەخوا ئەمە بۆ ئێمە حەڵاڵە ئێمە هیچمان نییە و ئەم دوو کچەین و کەسمان نییە و باوکمان پیاوێکی دەوڵەمەند بۆ پارەکەی خوراوە و هیچ شک نابین ئەگەر ئەمە نەخۆی لە برسا ئەمرین عەبدوڵای کوڕی مبارەک وتی یارن خەڵکینە چێ بە تەمای حەجە وتیان وەڵا هەمووان بۆ حەج هاتووین وتی وەرن پارەکەتان ئەلێرە دانێ ئەمە حەجەکەیە ئەم ساڵ حەج ناکەین ئەگەڕێینەوە پارەکەی هەمووی دابوو دوو هەتیوە بەجێ هێشت اینجا کە خەڵک گەڕانەوە بۆ مەڕوو ئەوانەی کە حەجیان کردبوو ئەیان و ئەم ساڵ دەنگ و باسی حەج چۆن بوو ئەیان و کڕە وەڵا حەج زۆر خۆش بوو ئەزانی هینیشی لێ و عەبدوڵای کوڕی مبارەکیشی لێ بوو عەبدوڵای کوڕی مبارەک گەڕا بۆ حەجی نەکردبوو مەلایکەتێ لە شوێنی ئەو حەجی کردبوو یان نا خەڵک شایەتیە دانن وەڵڵاهی عەبدوڵای کوڕی مبارەکمان لە حەج بینیوە پیاوێکی ئاوا بوو بەڵام کە ئەی بەخشی چۆنی بەخشی ئەم پیاوە زەن خاوەنی چەند بوو خاوەنی 400,000 دیناری ئاڵتون بوو واتە یەکسانە بە 1.7 ملیۆن گرام ئاڵتون ئێمە دڵمان بۆ خۆشە کاغەزمان پێی ساکە ناوی پارەیە پارەی ئەو کاتە هەمووی ئاڵتون بوو واتە پارەکەی بە قیاسی ئەمڕۆ 82.7 ملیۆن دۆلاری ئەمریکی بوو کۆرە ملیۆنێر بوو هەر پارەکەشی هەمووی ئاڵتون ئەو پیاوانە خێریان نەکرد فەرمێ هەموو ساڵێک ملیۆنەهای سەرفە کرد لەسەر حجرە
لەسەر مزگەوت لەسەر عولەمایان لەسەر پیاوچاکان نەیەش کەس پەکیکەوێ ئەی من کاسبی بۆ ئەمان ناکەم والله چەند تاجیر و پیاوی ئاوامانەیە بڵێ من کاسبی بۆ دەعواکەم من کاسبی بۆ ئەم خەڵکاکەم من کاسبی بۆ ئەوەکەم ئیش نەوەستێ پیاوێک کاو بەلایوتی عەبدوڵای کوڕی مبارەک قاچم برینێکی لێ هاتووە دیارە تووشی ئۆستۆمایلایتس بووە ئیلتیهابی ئێسکشان نابێتەوە فەرمی 7 دانە ساڵە هەرچی دکتۆر و ئەم سەرە کردومە برینەکە هەر جەراعەتی لێ دێ چی بکەم وتی بڕۆ بیرێک لێ بە بەڵکو ئەم ئاوەی ئێرە وشکە ئەڵێ کە بیرەکەی لێدا و ئاو لێوێ هەڵقوڵاو دای بە فەقیر برینەکەی ئێری وشک بوو چەند کەس ئامادەیە ئێستا کە نەبیر لێ بە مرکزی ئیسلامی بکاتەوە مەدرسەی حەدیث کاتەوە خزمەتی فەقیر و هەژار کە ئەو هەموو خەڵکە لە ئەفریقیا لە برسا ئەمرێ ئەو هەموو خەڵکە لە غەزەیە چی ئامادەیتیایە ئەمە بکات ها دەم خۆش